لەم 6 مانگە 50 ڕووداوی هاتسۆ لامان تۆمار کراوە. بەداخەوە لە ئەنجامی ئەم ڕووداوانە 13 مردومان هەن و 70 بریندارمان هەن کە لەم مردوانە 8یان لە ڕەگەزی نێرن و 5یشان ئافرەتن. لە بریندارەکان 48یان ڕەگەزی نێرە، 22یان ئافرەتن. سەرجەمی قوربانیەکان 83 قوربانیمان هەن بە مردوو بە بریندارەوە. پابەند نەبوون بە یاساکانی هاتسۆ، ڕێنمایەکانی هاتسۆ و لێخوڕینی وەکو لێخوڕینی خێرا و وەکو پابەند نەبوون بە ئیستیهاز یعنی تێپەڕبوون، قواعیدەکانی تێپەڕبوون و قواعیدەکانی ئەزبەقیە هۆکاری هەرە سەرەکی ڕووداوەکان و زیانەکانی جانیتی وەکو مردن و بریندار. لە ڕێی کامێرەکانی تۆمارکردنی خێرایی 26969 شوفێر ئەوانەی خێران لێخوڕیوە پابەندی سیستەمی دیاریکراونی لە ڕێگاکانی دەرە و ناوشار لە ڕێی کامێرەکانی کۆنتڕۆلی ڕێگاکانەوە تۆمار کراوە. کۆی گشتی مۆڵەتی دەنهێنرا و 1318 مۆڵەت دەرێنراون بە سەرجەم جۆرەکانیەوە.